هونەرمەندانی چەند وڵاتێکی جیاوازن و شاری سلێمانی لە 4ەم سیمپۆزیۆمدا کۆی کردوونەتەوە بە شێوازێکی جیاواز پرۆژەیەکی هونەری پێشکەش دەکەن. دەستپێکی پرۆژە هونەریەکانی ئەم هونەرمەندانە خۆی دەبینێتەوە لە خۆناساندن و ناساندنی ئەو وڵاتانەی لێوەی هاتوون بە مەبەستی کرانەوەی زیاتر و بەهێزکردنی پەیوەندیە هونەریەکانیان. دواتر هەر هونەرمەندێک لە گۆشەیەکی جیاوازەوە دەست دەکات بە کارە هونەریەکانی هەر کەسە و لە بوارەکەی خۆیدا بۆ ئەوەی جێگەپەنجەی خۆی لە سیمپۆزیۆمەکەدا پیشان بدات. یەکێک لە مەهامەکانی بەڵێنکاری هونەری پێکەوە ژیانە، دروستکردنی پەیوەندی مرۆڤانەیە. پرۆژەی سیمپۆزیۆمی سلێمانی ڕێک دەخەوداق کاری بۆ ئەمە کردەوە لەسەر و پەیامە دامەزراوە. ئێمە چۆن بتوانین لە کوردستانەوە پەیوەندی هونەری لەگەڵ شێوەکارانی وڵاتی جیاواز، میلەتی جیاواز، خاوەن ئادیای جیاواز دروستکەین. کەواتە ئەم کارە هونەریە توانیوێتی ببێتە پرۆژەیەک بۆ دروستکردنی پەیوەندی کللتوری لە نێوان هونەرمەندە شێوەکارەکان کە پێکەوە کارەکەن لامان کاتە ئەکرێت لە داهاتووە ئەو چەند ڕۆژەی کە پێکەوە کارەکەن لە داهاتووە پرۆژە بەیەکەوە دروستکەن، پێشەنگا بەیەکەوە دروستکەن، هەمووەمانە ئەو سەرەتایەیە کە ئەم پرۆژەیە دروستی کردووە. لە پرۆژەکە جگە لە نیگارکێشان بەشی پێکەرسازیشمانەیە، لامان کاتە وەرشۆپێکی سیرامیکیشەیە بەکۆ پرۆژەیەکی ئەتوانم بڵم تەواوکەری هونەریە. فەخەرتاج لە سەڵتەنەتی عومانەوە بۆ یەکەم جارە هاتۆتە شاری سلێمانی. دڵخۆشە بەم سیمپۆزیۆمە و کە دەرفەتی داوەتە هونەرمەندانی چەندین وڵات لەم پرۆژەیەشدا کۆی کردوونەتەوە. My name is Fakhra Taj. I'm from Sultanate Oman. من ناوم فەخرتاجە لە سەڵتەنەی ئەمانەوە زۆر جێگای خۆشحاڵیە کە بۆ کوردستان بانگهێشتراوم. ئەمە یەکەمین جارە لە سلێمانی. هەروە زۆر خۆشحاڵم بە دیتنی ئەو هونەرمەندە ناوبانگانەی کە لە سەرانسەری جیهانەوە هاتوون و زۆر دڵخۆشم کە لێرەم لەگەڵیان. ئەم پرۆژە هونەریە ئەزموونێکی نوێیە لە هەرێمی کوردستان بەوەی هونەرمەندەکان لە شوێنێکی هاوبەشدا بەکردداری کار دەکەن و دواتر کارەکانیان نمایش دەکەن. کۆمەڵێک ئایدیای جیاواز ئێمە لەو دوو سنوورەکانەوە کۆمەڵێک هونەرمەند هاتووە لە ئەوروپاوە لە وڵاتانی عەرەبیەوە ئایدیای جیاواز هەیە، بیری بۆچوونی جیاواز هەیە لەسەر هونەر گەشتە چ ئاستێک ئەمڕۆ باشە ئەم جۆرە سۆمپۆزیۆمانە چۆنە بە کاری تێدا بکرێ. ئەمە ئەو ئەگەیەنە کە ئێمە ئەتوانین بۆ داهاتوو سوود لەو بیر و بۆچوونانە وەربگرین، تیان بگەێنین کە ئێمە لە کوردستان ئەتوانین سیمپۆزیۆم ڕێخین. جێ خۆشحاڵی مەمیش وەکو یەکێک لەو پەیکەرسازانەوە و هونەرمەندانە بانگێشت کراوم. من هیوادارم ساڵانە ئەم جۆرە چالاکیانە بکرێت و احتیمامێکی تەواوی پێ بدرێت و سپۆرتێکی باشی بکرێت، نەگە هەر لە ناو سلێمانی بگرێت لە شارەکانی تری کوردستان و هونەرمەندانی کورد بەشداری لە سیمپۆزیۆمە جیهانیەکان بکەن لە دەروی وڵات. ئەم کارە 4ەم سیمپۆزیۆمە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە 34 هونەرمەند تیایدا بەشدارن لە دەوڵاتی جیاوازدا، لەوانە عێراق، سووریا، بەریتانیا، سوید و ئەڵمانیا و چەند وڵاتێکی تری عەرەبی و لەلایەن ناوەندی حەوڕەنگەوە ڕێکخراوە. لە کۆتاییشدا پێشەنگایەک بۆ هونەرمەندە بەشداربووەکان دەکرێتەوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.